ئەگەر هەڵبژارنی پێشوەخت کرا کە ئەوە دروشمی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانە، هەڵبژارنی پێشوەخت کرا، ئەگەر هیچ چارەسەرێک لەسەر کێشەکانی ئێستای سەرۆکایەتی هەرێم نەدۆزرایەوە، چارەسەرێکی سازان کە ئێمە باوەڕمان بە چارەسەری سازان هەیە لە دوای ئەوەی کە پێدا ئەگرین لەسەر پرۆژەکەی خۆمان پرۆژاوە بەشەکەی چوارقۆڵێکە، چارەسەری سازانیش فەرامۆش ناکەین، بەڵام لەسەر حیزابی پرۆژەکە نابێ، سازانی سیاسی بۆ ئەوی پرۆژەکە بە قۆناغ باشتر ببینە پێشەوە. ئەگەر چارەسەر کرا ئێمە لەگەڵ ئەوەین بۆ ئەم قۆناغ، بە چارەسەر نەکرا ئێمە لەگەڵ هەڵبژارنی پێشوەختین لە یەکێتی نیشتیمانی کوردستان. وەکە هەڵبژارنی پێشوەخت هاتێ پێشەوە لای ئێمە، هەڵبژارنەکە هەڵبژارنێکی پاکێجیە، هەڵبژارنی تاکرایانە نییە، ڕاپرسی نییە بۆی چێ ئەبێ بەسەرۆک یان چێ نابێ بەسەرۆک. هەڵبژارنێک ئەبێ لەسەر هەموو ئاست و ئاراستەکان ئیشی بۆکەین و بێگومان ئەو کاتە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری لەسەر ئەوە شەکەین ئەبێ کاندیدیشمان هەبێ بۆ سەرۆکایەتی هەرێم، کاندیدیشمان ئەبێ بۆ سەرۆکایەتی هەرێم.